گەرماکەی گەرمانیە بێ ئەندازەیە، بەڵام بابەت و هەواڵ و ڕووداوەکانی لای منیش زۆر گەرم و گوڕن. لە پرسێکی ڕۆژەوە دەست پێکەین بیلال شوێم جارە باسی گۆڵدنتان بۆکەم. گۆڵدن تاوەرە و پرۆژەی کە بەداخەوە لە ساڵانی ڕابردووە زۆرترین سەرێشەی بۆ کڕیارەکانی خۆی هەبووە. ئەو پرۆژەیە کار و کاردانەوەی جوازی بە دوای خوا هێناوە. ئەمە نووسراوێکە کە دوایین نووسراوی دەستەی وەبەرهێنانە، وەبەرهێنانی هەولێرە. باسیەوەکە کە لە نێو نووسراوەکە ئەڵێ داواکەین لە دەستەی وەبەرهێنان ڕێکاری یاسایی دژ بم پرۆژە بگرێتە بەر، کە تایە ئەڵێ لە سۆنگەی بەرپرسیارەتیەوە پێشنیار بۆ بەڕێستانەکەین مۆڵەتی پرۆژەی گۆڵدن تاوەرز هەڵبۆشێتەوە. ئەمە و پرۆژەیە کە نووسراوی دووەم بۆتانە سەلمێنێ کە 2 حەوت واتە مانگێک و چەند ڕۆژێک پێش ئێستا مۆڵەتی فەرمی وەرگرتووە. پێشووتر لە چوارچوەیەکی پرۆژەی زێڕی نابووە، بەڵام ئەمە مۆڵەتی خۆی وەرگرتووە، بەڵام پابند نەبووە بە مۆڵەتەکەیوە. بەپی ئەم نووسراوە کە دەستی وەبەرهێنان بۆ خۆی مۆڵەتی پێداوە، سەرمایی پرۆژەکە 105 ملیۆن دلار بوو. باش، ئەمە نووسراوێکی دیکەیە کە لای مڵک نیوزە کە ئەم پرۆژە بۆ خۆی ڕوونکردنەوەیکی داوەتە دەستی وەبەرهێنان. لەم ڕوونکردنەوە هاواری لێ ئێستاوە، گلێ و گازندەیەکی زۆری کردووە کە باسیەوە کە کاڵێ ئێمە لەم پرۆژە تاکە پرۆژەین کە نرخی یەکەی نیشتە جێبوونمان بە 535 دلار بۆ هەر مەترێک دووجا فرۆشتووە. وهاتوو ئەڵێ بە قیستی درێژخایەن فرۆشتمانە بۆ ماوەی 20 ساڵ فرۆشتمانە، بەڵام سەیرتر لە هەمووی لە نێو ئەم نووسراوە بۆ من ئەویشەوەتانێ ئەڵێت ئێمە بۆ پێشەکی بۆ هەر مترێک 53.5 دلار وەرگیراوە، لەو بڕە 40 دلارمان داوە بە عقارەتەکان، واتە 53 دلار و نیو 40 دلاری درابێ بە عقارات. پرۆژەکە خۆی چەندێکی بۆ مێنێتەوە 13 دلار و نیو. بە کورتی بەپی ئەم ڕاگەنراوی پرۆژەکە وتوێتی ئەو قوڕی گیراوەتەوە بۆ ئێمە لەوەوە سەرچاوی گرتووە کە ئەڵێ 6 ملیۆن و 978,840 دلارمان داوە بە عقاراتەکان. ئێوە پێم بڵێنەوە عقاراتانە کێ بوون کە گۆڵدنیان فرۆشت و کڕیارەکانی خۆیان ڕوبەڕووی ئەم ڕۆژە کردەوە. ئەمە نووسراوێکی دیکەیە، گرێبەستێکی دیکەیە کە هاوڵاتیەک لە نێو گرێبەستەکە لە 25/5/2021 واتە چەند ساڵ 21 22 23 24 25 26 6 ساڵی ڕێکە چاوەڕێی ئەوەیە بە دڵخۆشیەوە بڕێتە نێو شوقەیەکە لە گۆڵدن تاوەر کڕیوێتی. ئەم کڕیارە ئەیوێت کەم نووسراوی بۆ من نار گرێبەستەکەی خۆیەتی نامێ ناوەکەی ئێوە بیبینن، ئەوی ئەگەر ئەزانی بە چی حاڵێکە و پارێم کۆ کردوێتەوە بۆی پێشەکێکەشی بەم تەوەقع ناکەی. بەڵام چیمان هەیە بۆ ئەم پرۆژە ناچار بکە بە یاسای وەبەرهێنان مامەڵی لەگەڵا بکرێ. مادەی 2 بڕگەی 2 لە یاسای وەبەرهێنان ئەڵێ کاتێک پرۆژەیەک بەکاری خۆی هەڵناسێ ئەبێ ئیجراعەتی یاسایی لەگەڵا بکەیت. بەڵام سەیرتر لەم گرێبەستە هاوڵاتی ناچار کراوە ئەگەر پارەی پرۆژەکە نەدا لە کات و وادەی خۆیان کە بۆی دیاری کراوە، ئەبێ هەر ڕۆژێک 25 دلار ماگانە بدا بە وەبەرهێنەرەکە. بەڵام وەبەرهێنەرەکە گرێبەستەکەی لە بەرژەوەندی خۆی نووسیوێتی ئەڵێ ئەگەر من پابند نەبوون ئەوە ماگانە 300 دلار تێمێ. ئایا کابرایە کە شوقەیەکی لەوێ کڕی بێ و پێشەکیەکی دە لە سەدی دابێ، ئێستا بێت چی بۆ بکرێت لای پرۆژەکە و پرۆژەی گۆڵدن تاوەر. بۆیە بەداخەوە کارگەشتەوە ئەم هەموو دوو کۆمنتە لێرە بخەینە ڕوو کە پێتان بڵێم گۆڵدن تاوەر چی لێ قەوماوە. باش، بەخوا و ڕەفەی منە پڕە لە پرۆژەی کەم و کورتی کە کێشەیان هەیە. لێرە بە ئەم دۆسیە بێنمە خوارەوە. لە نێو دۆسیەی مڵک نیوزە پرۆژەیەکی دیکەتان بۆ باسەکەم. ئەم پرۆژەی پێڕڵە. پێڕڵ دوو تاوەری هەیە، 2-3 لە یەکێ لە تاوەرەکانیە زۆرترین کێشەی هەیە. ئەمە نووسراوێکی دەستەی وەبەرهێنانە ئاگادارکردنەوەیەکە کە بۆ پرۆژەکە کردوێتی بۆ وەبەرهێنەر کۆمپانیا ئیمپایر وۆڵد پرۆژەی نیشتەجێبوونی ئیمپایر و لێرە باسی P1 و ببورن P2 P3 کە پێڕڵەکات لە نێو پرۆژەکە. ئیمپایر خۆی لێ بێبەریەکە، ئەڵێ کۆمپانیایەکی دیکە ئێستا پێڕڵ دروستەکە، بەڵام ئەبینیت کێشەکە دەستی پێ کردووە. ئەمە نووسراوێکی 28 نۆی 2025 کە دەستەی وەبەرهێنان ئاراستەی وەبەرهێنەری پرۆژەکەی کردووە. ئەمە داواکاریەکە کە بە وەبەرهێنانی هەولێر کراوە بە ناوی 26 کەس
کە خاوەنی شقەکانن لە وە خاوەنددارەتی 33 شقە ئەگرناستۆ واتە ئەکرێ هاوڵاتیەک زیاد لە شقێکە. باسی چیەکە؟ باسی پرۆژەی ئیمپار پێڕڵ دووەکات. ئەڵێت کەی بەدەممانەوە دێن، کەی جوابمان بۆ وەرەگرن، کەی کۆمپانیای بیسی ئیجرعاتی لەگەڵاکرێ ئەم نووسراوە 6 حوتی 2026 واتە مانگێک پێش ئێستایە. جارێکی دیکە ئەمە نووسراوێکی دیکەیە کە بەڕێبەراتی گشتی وە بەرهێنانی هەولێر داواکاریەکی ئاراستەی پێشووتر لە ڕێگەی دەستەوە بەرهێنانەوە داوا کراوە کە بە دوواداچوون بۆم بابەتە بکرێت. ئەمە جارێکی دیکە لە هەفتەی دەی 2024 جارێکی دیکە نووسراو هەبووە. کۆی گشتی ئەم نووسراوانە یەکشتمان پێڵێن وە بەرهێنەرێکەیە بێباکە بەرامبەر بە کڕیارەکانی خۆی. دەستەی وە بەرهێنانیش بە پێم نووسراوانە لە چوارچێوەی نووسرا و نووسراوکاریان ماوەتەوە. ئێستا ئەبێت چاوەڕوانیەوە بکەین چی کاتێک کاریگەری و کاردانەوەی ئەم نووسراوانە دەرەکەوێ وە چی ئیجرعاتێک لەگەڵ بەرهێنەری پرۆژەکەکرێ. مۆڵک نیوز چەندین تەلەفۆنەکات بۆ ژمارانەی کە پرۆژەکە دایناوەتەوە کەس جواب ناداتەوە، نازانین ئۆفیسیان لەکوێ، شوێنیان لەکوێ، جێگایان لەکوێ، بۆی بە دوایان بابەتە بڕۆیم ڕاستی. وە پێشووتریش خاوەنی یەکەکان کە قسەم کردووە لەگەڵیانە ئەڵێن ئێمەش نازانین بڕۆینە لایکێ پرسیاری حاڵی خۆمانی لێ بکەین. باش ئەڵێ با دنیا نێنینەوە کۆتایی بەهانێک باسی خۆشی بازاڕەکەش بکەین. کۆمەڵە شتی دیکە هەیە لەناو بازاڕە. پرۆژەیەکە نای پرۆژەی ئارام تاوەرز. باسی ئەم پرۆژەی ئارام تاوەرزەتان بۆ ئەەکەم کە ئەم پرۆژەیە ئەکەوێت تا یەکێک لە باشترین لۆکیشنەکانی داهاتووی هەولێر. ئێمە ئەگەر پێشووتر زۆنی زێڕینمان هەبوو بێ لە هەولێر، ئێستا زۆنی ئەڵماز پێی بوترێ جادەی مەسیف جادەی شەقڵاوە، جادەی بەحرکەش بەپی ئەو دیزاینی هەیە ئەو پرۆژانی کە لەسەر و جادەیە ئەکرێت قۆناغێکی زۆر جیاوازیە بێ لە نێو ئەو بارودۆخی کە هەیە. لێرە پرۆژەیەکی نیشتەجێبوون دروستەکرێ ئێستا ئەم پرۆژە ناوی پرۆژەی ئارام تاوەرزە واتە کە داخلی جادەی بەحرکە بی یەکەم پرۆژەی نیشتەجێبوون کە ڕوبەڕوویە بیتەوە بە ئاراستی ڕۆشن بۆ بەحرکە بە دەستی چەپا پرۆژەی ئارام تاوەرزە بینی. بەرامبەرەکەشی ئەربیل هێڵسە. لەم پرۆژە کۆمەڵێک زانیاریتان پێ بڵێم. بەڕێوەبەری گشتی پرۆژەکە ئەندازیار سرود کەمال ئەڵێ ئێمە لێرە 7 تاوەر دروستەکەین. 5 نیشتەجێبوونە و 2 تاوەریشی بازرگانیە. 2 تاوەرە بازرگانیەکە 200 یەکەی بازرگانی تیا دروستەکرێت واتەوە کە ئۆفیسەتوانی بەکاریبێری. نیشتەجێبوونەکەشی 5 تاوەرە 700 یەکەی نیشتەجێبوونەکە. ڤیوێکی زۆر جیاواز زۆر تایبەتی هەیە و کۆمەڵێک داتان پێ ئەڵێ لەسەر ئەو گۆڕانکاری ئەندازیارانی کە لێرە کراوە. ئەڵێ پرۆژەکەمان لە 100 نزیکە لە 120 نزیکە بازرگانی نیشتەجێبوونە واتە ئەکرێ بڵێن بەڵام بازرگانیەکەی بە جۆرێکە کە تۆ هیچ تێکەڵاویەک لەگەڵ نیشتەجێبوونەکە دروست ناکە بۆی جەوێکی خۆشت یا دروست بکە. شوێنەکەی استراتیژیە تێکەڵەیەکە و میکسە ئەکرێ بڵێن واروەها باسیەوەی کردووە کە قۆناغ بە قۆناغکار لە پرۆژەکەکرێت. لە بازرگانیەکە گەشتونەتە نۆمی چوارەمی باڵەخانە بازرگانیەکان و لە نیشتەجێبوونەکەشە قۆناغی گراج و پارکینگی پرۆژەکە خەریکە تەواو بێ. هەوڵە دەم لە کاتی ترە باسی زیاتری ئەم پرۆژێتان بۆ بکەم بەڵام ئەمە و گۆڕانکاریانە کە لە پرۆژەکە بینرێ جگە لەوەی نرخی نیشتەجێبوون و بازرگانی ئەکرێ بڵێن لە 900 دەست پێ کاتە 1050 بە پێی وی و شوێن و ڕوبەرەکانە گۆڕێ کاتتە بوو ئەگەر نەشتکڕی هەرسەرێکی لێ بدە دیمەنێکی کابین. با لە ئارام تاوەرەوە بێمە فرتوفێڵێک کێشەیەک جۆرێک لە ئاڵۆزی و سەرلێتێکدان لە هاوڵاتی کە بەداخەوە بەشێک لەوە بەرهێنەرەکان و بەشێک لە عقارەتەکان دەستیان هەیەتیانە. ئەویش ئەوەیە بەشێک لە پرۆژەکانی نیشتەجێبوون وە بەرهێنەرەکەی کاتێک سەیرەکە گیرفانەکە بە دڵی نییە ئەو بڕەپارە پێویستی پێ نییە دڵیشی بە شەفرۆشتنەکەی خۆی لەوانەیە خۆش نەبێ مەرکەز مبیعاتەکەی ئەڵێ باشترین ڕێگاوەیە نرخ کەمێک بێنمە خوارەوە لەگەڵ عقاراتەکانە بڕۆمە خەت و عقاراتەکان لە بەعشارەکانی خۆیان لە کڕارەکانی خۆیان پارێکیان کۆ کردبێتەوە بۆ هەر وێلایەک دەفتەرێ دۆلار بێنە دەرەوە بۆ هەر شوقەیەک بۆ نمونە 50 وەرەقە بێنێتە دەرەوە و پارەی پێشوەختە بدا بەوە بەرهێنەرەکە بۆی پرۆژەکەی ئەویش تەواو بێ و پارێکیش بێتە قاسەکەی چونکە لە کوردستانە بەداخەوە سیستەمێکی بانکی بەهێزمان نییە کە پاڵپشتی وە بەرهێنەرەکە بکە و سیستەمێکی بانکی بەهێزیش نیوانە کە پاڵپشتی کڕارەکەش بکە بۆیە وە بەرهێنەر کاتێ پارەی پێ نییە بێ دەست ببا بۆچی بۆ عقارات و عقاراتیش بە مەیلی خۆی سەعری جاری وایە بۆ دانێ قایمەی لێ وەرەگرێ و تیر و پشکەکرێ بۆ قایمانە ئەمیش ڕاست خۆ 10 وێلە 15 وێلە ئەکاتە ماڵ لەسەر خۆی وەڵێ قۆناغ بە قۆناغ پارەکە تێمێ 100,000 دلارێک پێشەکیەدا 50,000 دلارێک 500,000 بەپی ئەو ڕقەمەی کڕێکەکەوێ بۆ نمونە وێلایەکی 70 90 20 دەفتەری یەک دەفتەری پێشەکیەدا بەڵام کارەساتەکە لە کوێ دروستە بێ
کاتێک تۆی هاوڵاتی ئەتەوێ لە نێو ئەم پرۆژە نیشتەجێبوونە بچی vێلایەکی جوان بکڕی زۆر جارێت تا تۆ فریاکەوی vێلای جوانت پێ نایەن بە دوو هۆکار بەشێکی پێشوەختە دراوە بە کەس و نزیک و ئەهل و ئەحبابی خۆی عقاراتەکە داوێتی بەشێکی شێڵێ جارێ وەختی نەهاتووە لیستێکی دەیم بۆ دەرچووە با 5-6 لەوانەی کە ڤیوەکەی جوانیە و لۆکیشنەکەی جوانیە با ئەوانە بکەمە پارەخوا گەورەیە دوایی قۆناغ بە قۆناغ نرخەکەی بەرزەبێتەوە بۆیە کە ڕۆشتی بۆ عقارات بۆ پرۆژە نیشتەجێبوون بزانە لە دەستی یەکەی کڕیا لە دەستی دوی کڕی واتە هێشتا نەگەشتۆ بە دەستی هاوڵاتی ڕۆشتۆتە دەستی دوو و بەرهێنەرەکە پێویستی بە عقاراتە عقاراتیش پێویستی بۆ بەرهێنەرەکەیە بەڵام من دوجار لای توی هاوڵاتی هەڵەبژێرم ئەڵێم بڕۆ بە دوایە بزانە بە چی نرخەکەی کڕی نرخی شەریکە دیاری کردووە یان ڕۆشتۆتە دەستی دووسێ باش با بچمە ئەمەتان بەبیرە ئەوە براکە ئەوە کتەرەی تورکیا کە هاتە هەرێمی کوردستان تەنانەت لۆکیشنەکەشی نێزانی ئاوەکە بەکووا دێ بۆ پرۆژەکە بەڵام ئێمە لە مڵک نیوز خەبەرێکمان زوو بڵاو کردەوە لەسەر پاڤلیۆن وتمان ڕامز کشاوەتەوە ئەو کۆمپانیای کە براکیشی هێنابوو بەڕاستی تەوێ لە کاتی خۆی و لە ساتی خۆیان لە مڵک نیوزە زۆر دڵمان بەمە خۆش بوو کۆمپانیایەکی بیانی گەورە بێتە کوردستان و ئاوەدانیەکی زیاتر لێرە دروستکە هێنانی دۆلارێک لە دەرەوەی کوردستان بۆ کوردستان و بەرهێنانی تا بکرێ هیچی کەمتر نییە لە گەورەترین خزمەت بەم شار و بە وڵاتە بەڵام وەکو چۆن دینارێ دۆلارێکش بڕاتە دەرەوە مەترسیە ئەگەر تەماتەیەک لە ناوخۆ هەبێت حەقیەوە نیە لە تورکیا و لە ئێران بیکڕین بۆیە هەر دۆلارێکیش کە دێ بۆ ئێرە جێگای دڵخۆشیە بەڵام عمری ئەم کۆمپانیای لە کوردستانە زۆر نەبوو ئێمە هەواڵێکمان بڵاو کردەوە لە مانکانی ڕابردووەوتمان ڕامز کشاوەتەوە خەڵکێکی بێتاقەت کردبوو خەڵکێکی عاجز کردبوو لەمانیان و چۆنێ بێەوە باسیەوە بکەن چونکە مڵک نیوز بۆ یەکەم جار کەشفی کردو و بڵاوی کردەوە بەڵام ئێستا هەواڵە دڵخۆشەکەوەیە دوو کۆمپانیای ناوخۆی دەستیان کردووە بە کارکردنێکی چڕ لە پاڤلیۆن ئەویش کۆمپانیای ئاوزەن و ئێڤەرگرینە ئەم دوو کۆمپانیا پێکەوە لە زۆنی یەکەم و دووەمی پرۆژەکە بە شێوەیەکی چڕکارەکەن و لە هەموو بەشەکانی دیکەشاکارەکەن بە پێ و زانیاریانەی دراوەتە مڵک نیوز ئەم دوو کۆمپانیا لە ئێستادا لە قۆناغێکی باشن و ئامادەکاریەکانیان بە جۆرێکە زۆنی یەک لە نزیکترین کاتە ڕادەستکردنی بۆ بکرێت و زۆنی دووش گەشتووەتە پەنجەرە و سەرڤیسەکانی دیکە کۆی گشتی ڤێلاکانی پاڤلیۆنیش کە چەندین خزمەتگوزاری جیاوازەگرێ بەخۆیەوە ئەویش بنیە تەحتیەکەی بۆ ئامادەکرێت وەکو چۆنەوە هەواڵە کاتی خۆی بڵاومان کردەوە ئێستاش یەکەم جارە مڵک نیوز ئەڵێ دوو کۆمپانیای ناوخۆی ئیش لە نێو پرۆژەکە ئاکە باش حەزەکەم بتانمەوە لە هەولێر و بتانمە بۆ سلێمانی لە سلێمانی کۆمپانیایەکە ناوی MJ هۆڵدینگە ئەم MJ هۆڵدینگە لە شاری سلێمانیا زۆرترین پرۆژەی نیشتەجێبوونی هەیە ئێستا 8 پرۆژەی نیشتەجێبوونی هەیە کە بەشێکی زۆر یەکەوێتە سەر ئەو هێڵە ڕاستەی کە پێوترێت جادە و هێڵی ئاراستەی هەواری شار ئەم پرۆژە لە قۆناغی ڕابردووە چەندین یەکەی نیشتەجێبوونی خستووەتە بواری جێبەجێکردنەوە بەشێکی ڕادەست کردو و بەشێکی ئێسایشی تیاکە سۆلیڤیوتان بیرە بەشێکی زۆری ڕادەست کرا و هێشتا کارکردنێکی چڕ هەیە لە بەشە بازرگانەکان و کڕین و فرۆشتنیشی هەیە بەڵام ئەمەوێ هەنێ زانیاری زیاترتان پێ بڵێم کە زریان سەڵاح بەڕێوەبەری میدیا و مارکێتینی پرۆژەکە بۆ مڵک نیوزی وتووە وتوێتی ئێمە زۆرترین ژمارەی پرۆژەی خستنە ڕوومان هەیە لە چاو کۆمپانیەکانی دیکە لە نێو سلێمانیا و لە 8 بەری جیاوازەوە بە بەردەوامی کارەکەین لە نێو سلێمانیا کەوتوێتی لە پرۆژەی مایۆرکاستی لە ناوەڕاستی 2025 کۆمپانیەکەمان دەستی بە ڕادەستکردنی ڤێلاکانی کردو لە کاتێکە کارکردنی لە زۆنەکانی دیکەی پرۆژەکەشا بەردەوامە و هەروەها وتوێتی لە بەشی باڵەخانەکانە لە کۆی 8 باڵەخانە ئێستا دوو باڵەخانەمان ڕادەست کردو کار بۆ باڵەخانەکانی دیکەشەکەین باشە پرۆژەی دیکەشیان هەیە وتوێتی بۆ نمونە لە چەندی پرۆژەی تر بەردەوام کاری جیاوازەکەین میرڤانۆس 5 باڵەخانەمان لە قۆناغی کۆتایی فینیشینگایە ڕۆڤار بە هەمان شێوە وتوێتی 5 تاوەرمان لە قۆناغی فینیشینگایە MJ باڵەخانی یەکەمی لە قۆناغی فینیشینگایە واروە وتوێتی ئێستا میرڤانۆسیشمان 4 تاوەرزی دیکەمان دەست پێ کردووە کاری تیاکەین وای تاوەرز و کورسا تاوەرز هەردووکیان لە سەرەتای بنیاتنانان بە نەخشە و بیناسازیەکی نوێ و وتوێتی پرۆژەی گران مایۆرکا تازەترین پرۆژەی نیشتەجێبوونی گەورەیە لە شەراستی سلێمانی و وتوێتی جیاوازە سەقفی خرمیتی هەیە تەواو عەزلە چەندین خزمەتگوزاری جیاواز لە نێو پرۆژەکە و زۆرترین خزمەتگوزاری و سەوزایی لە نێو پرۆژەکە بوونی هەیە ئەمە باسی چی بوو باسی MJ بوو بەڵام باسی پرۆژەکان کە لە یەک کاتە ژمارەیەکی زۆر پرۆژەم بۆ باس کرد دێمەوە بۆ هەولێر لە هەولێر لە زۆنێکمان هەیە پێوترێت زۆنی 150 لە نێو زۆنە ئێستا 5 پرۆژەی نیشتەجێبوونی جیاوازەیە دوان لەم پرۆژە
کە پێ ئەوترێ پشتەوەی گەنجان و زانەر لە هەولێرە لێرە 5 پرۆژە نیشتە جێبوون دروستەکرێ بۆ نمونە بریتیش ڤڵج، ئۆلیڤ گاردن، شاری یۆنانی، لاڤندەر سیتی و هەروەها ڕۆناڤڵج کە ئاخر جار هاتووە. دوان لەم پرۆژانە لە ڕۆژانی ڕابردووە زۆنی دووەمی پرۆژەکانیان هێنا. ئەویش ئۆلیڤ گاردن یەکێک بۆ لەوانی کە زۆنی دووەمی خۆی هێناوەتە بازار. ئۆلیڤ گاردن لە 3 زۆن پێکاتوە. زۆنی یەکەمی بەوتەی بەڕێوەبەری فرۆشتن کاک عەدنان وەستانی لێوێ وتوێتی هەموویمان فرۆشتووە و کارێکی پچڕمان تیا کردووە. لە زۆنی دووەمە زۆنی دووەم لە 132 ڤێلا پێکاتوە تاکە پرۆژەیەک کە زۆرترین خزمەتگوزاری و سەوزایی لە نێو پرۆژەکەیە بوونی هەیە وتێتی نرخێکی 200 مەتری لە نێو پرۆژەکە لە 177,000 دلارەوە دەست پێەکە. لە ڕووی نرخەوە سەیری بکەی لەوانەیە گرانترین نرخ بێ لە دەوروبەرەکەی خۆی، بەڵام کوالیتیەکەی و سەوزایی و خزمەتگوزاریەکانی هێنێ. شاری یۆنانی یەکێکی دیکەی لەو پرۆژانەی کە لەو شوێنێ و لەو موقعەیە زۆنی دووەمی 310 ڤێلا نرخەکانیشی لە 220 مەتریەکی لە 160,000ەوە بۆ 170,000 دلارە. واروەها پرۆژەیەکی دیکەشمان هەیە لە 120 لە نزیک 32 پارک ئەکرێ بڵێن بەرامبەر پارکێک کە پێوتێ پارک گەورەترین پارکە لە قۆناغی داهاتوویشی لەسەرکرێ پارکی ڕشکی. ئەم ئێرەش بێرفڵی هێز لە کاتی خۆی کە هاتە بازار زۆرترین دەنگدانەوەی دروست کردەوە لە 87 ڤێلای تازە پێکاتوە، بەڵام نرخەکەی لە 1650 دلارەوە دەست پێکا بۆ 1750 دلار. ئەمە بەرزترین نرخە ئێستا لە ئەو 3 پرۆژەی کە پێوترێ 3 پرۆژەی ڤێلا کە هاتووەتە بازار. بۆیە ئەگەر سیر بکەین 3 پرۆژە 3 نرخی جیاواز دوانیان لە یەک لۆکیشنە، بەڵام نرخەکانیان زۆر جیاوازە بێ خۆتان بەراوردی بکەن بۆچیەوە نرخانە جیاوازە بەشێکی ڕەبتی بە زۆرترین سەرویس و خزمەتگوزاری و تێچووی دروستکردنی بیناکانەوە بەشێکی کەش ڕەبتی بینەکە. باسی سەوزاییم کرد با کەمێک لەم بابەتی سەوزایە دوور نەکەوینەوە. لەسەر ئاستی جیهان ئەو شوێنانەی کە پرۆژەی نیشتە جێبوونی لێ دروستەکرێت و نزیەکی فڕۆکەخانەن نرخەکانیان دێنە خوارەوە. بەتایبەت لە ئەمریکا توێژینەوەی کراوە کە NBER کردوێتی کە ناوەندێکی گەورەی بواری خانوبەرەیە لە ساڵی 2025 کردوێتی. ئەڵێ بە بەکارهێنانی زانیاری ورد لە جوڵەی فڕۆکەکان زیاتر لە 85,000 مامەڵی خانوبەرەمان شیکردنەوە بۆ کردووە لە ئەمریکا گەشتونێتە ئەنجامێک. هەر دیسیبیڵێک کە لێرە زیادبوونی دەنگێکی فڕۆکە دروست بکات ڕاستەوخۆ نرخی خانوو 1 تا 0.6% دابەزین کردواتە بەهای مۆڵک نزیکەی 1% کەمەکاتەوە لەو شوێنە. بەڵام ئەڵێ بۆ نمونە ئەگەر خانوویەکی 200,000 دلاری بە نمونە وەربگرین لەگەڵ زیادبوونی 5 دیسیبڵی دەنگ واتە کاتێ دەنگی فڕۆکە دێت دەتوانێت پەیوەندی هەبێ بە کەمبوونەوەی نزیکەی 6,000 دلار. بەڵام لە هەولێر لە ساڵانی ڕابردووە یەکێ لە شانازیەکانەوە بوو کە پرۆژە هەبێ نزیکی فڕۆکەخانە بێ و دیزاینیانە کرد و فڕۆکەیەکیان پیشانەیەکیان و نزیکی فڕۆکەخانەیە. ئێستا چەند پرۆژەی جیاواز لە نزیکی فڕۆکەخانەیە و پرۆژەیەکمانیشە ناوی ئێرپۆتار بە ناوەکەی لالاڤ ئێرپۆتە. بۆیە ئەکرێت لەوێ تەسیراتێکی سلبی هەبوو بێ، بەڵام لە هەولێرە تەسیراتی ئیجابیشیە بۆ بێ. یان ئەبێت چاوەڕێکین خەڵکی زۆر بڕاتە ناو ڤێلا و شوقانی کە نزیکی فڕۆکەخانن بۆی دوای بۆیان دەرکەوێت کاکە دەنگی فڕۆکە ناڵێ بخەوین ئیسراحەت بکەین و کاتە لەوانەیە تەسیراتەکەی دەرکەوێت، بەڵامەوە بە شێوە گشتێکی هەڵێم. ئاخرشتان پێ بڵێم با باسی بانکتان بۆ بکەم. سیاسەتی مڵکنی زۆر وتم پێشووتر گۆڕاوە و وتومانە لەگەڵ باسی خانوبەرە باسی بانکی شەکەین، چونکە قۆناغی داهاتوو شتێک نابینی بە ناویەوەی کە مڵک و بازاری مڵک خۆش بێ و باش بێ و چاک بێ ئیلا بێ بانکێکی لەگەڵا بێ، ئیلا بێ سیستەمی بانکی کارا بکرێت، چی بۆ بەرهێنەر چی بۆ هاوڵاتی. داتایەکی گرنگم لایە 7 بانکی عێراق بە پێی دوایین داهات و مەوجوداتی خۆیان واتە ئەو سەرمایە بانکی کە هەیەە لە داتاکە 7 بانک بە نمونە وەرگراوە کە باسی ساڵی 2025 و 26 و ئەم نیوەی یەکەمی ئەم ساڵی تیاکراوە. مەصرفی ئەهلی عێراقی 31.9% زیادبوونی هەبووە. مەصرفی ئیقلیمی تیجاری کە مەبەستیان لە هەرێمی کوردستان ئەو بانکێ 32.5%، مەصرفی مەنسوور 26.2%، وەروە مەصرفی عێراقی ئیسلامی 10.6%. زیادبوونەکان لە مەصرفی جیهانە ئەوانەی کە زەرەریان بەرکردووە پێچەوانە چکێمە قازانجمان هەو کەمبوونی سەرمایەمان هەیە. ئەگەر بیبینین ئەبینین مەصرفی جیهانی، مەصرفی بەغدا، مەصرفی تەنمیەی دووەلی ئەم سیانە سەرمایان کەمی کردووە. ئەگەر سەیری داتاکان بکەین مەصرفی جیهانی 30.4 ناقصی هەبووە، مەصرفی بەغدا 26.3 ناقصی هەبووە، مەصرفی تەنمیەی دووەلی 5.39% دابەزینی بووە. بۆچی هەنێکیان لەم بانکانە گەشەکەنەوەنێکیان خراپە بن؟
تۆ ئەکرێ جوابمان بیتەوە بەڵام ئەو مەوجوداتی و ئەو داهاتی کە لە بەردەسی ئەمانەیە بە بەردەوامی گۆڕانکاری بەخۆوە بینی باشە بۆ نمونە با سەیرێکی ئەمە بکەین یەکێک لە نمونونەکان بە یەکێک لە بانکەکان سیر بکەین بۆ نمونە مەصرفی عێراقی ئیسلامی گەشەی بەردەوامی 10.6% بووە لە 2 ساڵە بانکێکی جێگیر بوو و گەشەکردنەکەشی بێواشی بووە بەڵام کاتێک سەیرەکەین مەصرفی بەغدا ئەو بە پێچەوانی ئەوانی ترەوە بووە لە ساڵی 2024 3.54 تریلیۆن دیناریە بووە ساڵی 2025 بووە 2.8 2026 2.61 بوواتە 26.3% دابەزین ڕوویداوە ئەمە واقعەکە کە سکتەری بانکی لە عێراق پیاتی ئەپەڕێ بیلال شۆتان پێشکەش کرا هەر هەواڵێک هەر زانیاریەک هەر شتێک بۆ ئێمە گرنگە قسووری لێمەکە تەلەفۆن کە بۆ ژماری کە دامان ناوە هەر هەواڵێک لەم پارچە پارچی ئەم بیلاشویە ئەبینی شتێکی تازە ئەبینی بڕۆ کۆمنت داینە بۆمان بە دوای ئاڕۆی واز لە هیچ پرۆژەیەکی پڕ کەم و کوردی و پڕ کێشە نایانین بە شانازی شۆباسی و پرۆژانەکەین کە وەزیان باشە بازاڕیان باشە ئیشی باشەکەن ئۆفەری باشیان هەیە سەوزایی زۆرەکەن خزمەتگوزاری باشیان هەیە ڕەش لای ئێمە ڕەشە سپی لای ئێمە سپیە شتێک نییە سپی بە ڕەش بە سپی بێ تاڵقێکی تر لە بیلاشۆ بەخوای گەورەتان سپێن خواتان لەگەڵ